یانەی سیروانی نوێ لە یاریگای یانەی ئاشتی شکستی بە ئاراتی پێشەنگێنە. لە هەفتەی 22 خولی نایابی کوردستان سیروانی نوێ لە یاریگای یانەی ئاشتی میوانداری یانەی ئاراراتی شاری هەولێری کرد. سیروانی نوێ بە 24 خاڵ و بە مەبەستی دوورکەونەوە لە ڕیزبەندەکانی خوارەوە لەسەر حسابی یانەی ئاراراتی خاوەن 38 خاڵ و یەکەمی ڕیزبەندەکە هاتە ناو یاریگا. بەفیکەی زانا عەبدوڵڵای ناوبژیوانی سەرەکی یاریەکە گێمی یەکەمی یاری دەستی پێکردو. ڕاستەوخۆ سیروانی نوێ گۆڵی یەکەمی لە ڕێگەی محەممەد منعەم تۆمار کرد. ئەم گۆڵە کەشوهەوای یاریەکەی بردە دۆخێکی نائاسایی و ئارارەت بێت لە بەرچاوگرتنی یاریگای یانەی بەرامبەر هێرش و فشارەکانی بۆ سەر گۆڵی یانە سلێمانیەکە دەست پێ کرد. بەڵام ئەنجامی ئەو گێمە بە هەمان ئەنجامی چرکەکانی سەرەتا بە گۆڵێک لە بەرژەوەندی یانە پرتەقاڵیەکە کۆتایی هات. گێمی دووەمی یاری فشاری هەردوو یانە بۆ دروستکردنی جیاوازی لە ئەنجامی یاریەکە بەڕوونی هەستی پێدەکرا تا لە خولەکی 55 دلۆڤان شینۆ گۆڵی بەرامبەربوونەوەی بۆ ئارارات تۆمار کرد و ئەنجامی یاریەکەی گەڕاندەوە بۆ خاڵی 0. بەڵام کوڕانی کاپتن ڕزگار ئامادە نەبوون خۆیان ڕادستی هێرشەیەک لە دوای یەکەکانی ئارارات بکەن و لە خولەکی 57 محەممەد منعەم خۆی گەیاندەوە گۆڵی یانەی ئارارات و گۆڵی دووەمی خۆی و سیروانی نوێی تۆمار کرد. هەرچەندە ئارارات لە هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکە بوو بەڵام بە هێرشێکی هەڵگەراوەی محەممەد منعەم هاتریکی خۆی و گۆڵی سێم و دڵنیایی بۆ یانی سیروانی نوێ تۆمار کرد و ئەنجامەکەش بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی سیروانی نوێ کۆتایی هات. یەک لە تیپە باشەکانی سیروان بتەوێنێتێنە سیروان تاریخەکی باشیە ئەم دەریبەکی باشە ئیدارێکی باشیە بتەوێنێت ئێمە ئێستا لە سەداڕێنا هەر کەسێک لەگەر ئێمە یاری بکە باش گەمەی دەکە و باشتریش گەمەی دەکا زۆر زار ئێمە خراپ بووینە بردیتمانەوە ئێڕۆژ ئەگەر تۆپانێ بە حەقبی ڕاست ئەوان باش بوون 3 گۆڵیشیان ئەمە بکردن بەو 6 دقەی ئەخیری ئێمە دەبواە ئەلەقە تەعادل بکەین ئەلەقەدا بەس ئەمە تۆپانەیە ئێمە غرورەتیان پێوە دیارە دوای ئەوەی لە 6 یاری بە کاسەوە ئەگەر سەو نەبم 5 یاریە ئێمە نەمان دۆڕاندووە ئەوەش غوریەتەکە لایبەکە ئەو دۆڕانەوەش بە ئێمە باش و دەرسەچری وەردەگرین بۆ سێخاڵی یارەکە هاتینە نێو یاریگاوە و سواز بخوا یاریزانەکان چ بە ئەنجام چ بە ئاس ئەمڕۆ یعنی دەستباڵا بوون بەسەر یارەکەیە بەڵێ سێبێک یارەکەمان بردو ئەشمانتوانی گۆڵی زیاترکەین چونکە ئەمڕۆ لە ئاسێکی زۆر نایابابوون ئاسێکی زۆر باشیان پێشکەش کرد خۆشتان ئەزانن یانەی ئارارات متەسەدیرە یەکەمی خولەکەی هەتام دەقەیە سێخاڵ لەگەڵ یانە ئاراراتە قورسایەکی خۆی هەیە ئیشەڵا هەوڵبین لە یارەکانی داهاتووشە بەو ئاس و ئەنجامە دەرکەین. بەم ئەنجامەش کۆی خاڵەکانی سیروانی نۆ بۆ 27 خاڵ بەرز بووەوە و ئاراراتش بە 38 خاڵ و بەبێ سوودبینی لە ئەنجامی یاریەکە گەڕایەوە پایتەخت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی